سۆزان کەمال هاوسەرگیری کرد لە کۆتاییدا ئەویش چۆن ناو قەفەزی زێڕینەوە ئەو گەنجە قۆزەی هاوسەرگیری لەگەڵ کردووە چێە خەڵکی چێندەرە ئایا فتنس مۆدێلە چەند ساڵ تەمەنیان لە یەکتری جیاوازە هاوسەرگیریەکەیان سوتفە بوو یانێش خۆشەویستی بۆ سۆزان ئەگەر پێشکەشکار نەبایە پێی خۆش بوو چکارێکی تری بکردبایە لە ژانیدا تاوکو ئێستا لە چ شتێک پەشیمانە و دڵگرانە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. سۆزان کەمال خانمیش و شەنگی دیاری کوردستان. سۆزان ئەو کاتە زیاتر بە خەڵک ناسرا کە لەسەر تیڤەکان هەموو کاتێک بە قسە خۆشەکانی خەڵکی دەهێنا پێکەنین. سۆزان کەمال ئەو خاتونەیە تاوەکو ئێستا دەتوانین بڵێن یەکێکە لە خاتونە جوانەکان و پێشکەشکارە بە توانایەکان و باتەکێتەکان. سۆزان کەمال خەڵکی شاری سلێمانیە و لەو شارەیەش لەدایک بووە لە ئێستادا تەمەنی نزیکەی 32 ساڵە و باڵاشی 155 سانتیمەترە و وەروەها 55 کیلۆشە. سۆزان کەمال لە سەرەتای دەستپێکردنیەوە لە ساڵی 2003 هاتە ناو ڕاگەیاندن سەرەتا وەکو ڕۆژنامە نووسێک و وەروەها دواتر لە ڕادیۆ کاری کردو و لە ساڵی 2007دا هاتە ناو کاری تیڤ و ڕاگەیاندن. ئەو کاتەی سۆزان خەڵک زیاتر ناسی ئەو کاتە بوو لە کەناڵی کورد ماکەس لە مانجی ڕەمەزان پرۆگرامێکی پێشکەش دەکرد و پرۆگرامێکی تابلەی جیاواز بوو لە مانجی ڕەمەزان لە شاری هەولێر لە داون تاون. ئەو کاتە خەڵکێکی زۆر سەرنجادا ئەو خاتونە و لەبەرەوەی ستایلەکەی زۆر جیاواز بوو ئافرەتێکی ڕووخۆش و دەم بە پێکەنین بوو. هەموو کاتێک خەڵک سەرنجیان داوەتە ئەو خاتونەیە هەموو کاتێک پێدەکەنێتن ئایا پرسیاری ئەوەیان لێ کردووە ئایا ڕاستە تۆ هەموو کاتێک دڵخۆشی بۆیە پێدەکەنی ئەویش دەڵێتن بەڵێ زۆربەی کات من بەخەندەم بەڵام لە دوای ئەو خەندانەدا خەمێکی زۆری لە پشتە بۆیە ئێمە پێشکەشکار و ڕاگەیاندکارین ناتوانین هەموو کاتێک خەمەکانی خۆمان دەرببڕین بەڵام زۆربەی کاتیش خەندەکانم ڕاستەقینەنە و هیچ شتێکی لە دواوەدا نییە. سۆزان کەمال لە 11/6/2022 لە ئینستەگرامەکەی خۆیدا وێنەیەکی بڵاو کردبووە کە وێنەی دوو دەست بووە ئەڵقەیان لەدەست بوو. ڕاستەوخۆ ئەم بابەتەیە لە سۆشیال میدیا تەقیەوە و لە تیکتۆک ڕاستەوخۆ چەندی وێنە و ڤیدیۆ ئەو خاتونە بڵاو بووە. دواتر فێسی ئەو گەنجە ئاشکرا بوو کە سۆزان کەمال ماوەیەکی زۆرە خەڵک پرسیاری ئەوەی لێ دەکەن بۆچی هاوسەرگیری ناکەی بۆچی هاوسەرگیری ناکەی. لە کۆتاییدا سۆزان کەمالیش وەکو هەر کەسێکی تر چووە ناو قەفەزەی زێڕینەوە بابزانی ئەو گەنجە قۆزەیە چێە سۆزان هاوسەرگیری لەگەڵ کردووە. ئەو گەنجە قۆزە ناوی یوسفە کە بە ماڵی مام نووری ناسراون کەواتە ناوی ڕاستەقینی ئەو گەنجەیە یوسف نووریە و لە کۆلێژی سەلاحەدین خوێندنی تەواو کردیەوە و لە عەشیرەتی هەرکیە لە خەبات نیشتەجێیە. ئەو گەنجەیە چەند وێنە و ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردوتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام کە خۆی بۆ ناساندووە لەو تۆڕەیە وەکو فتنس مۆدێلێک پێخۆشە بناسرێ لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام. سۆزان کەمال توانی لە کۆداییدا هاوسەرگیری بکە و خەونەکانی بەدی بێنێتن. سۆزان کەمال لە پرۆگرامێک ڕاستەوخۆ بازەوە دەکاتن کاتێک من هاوسەرگیری دەکەم و لە کاتی مارەکردن قبول ناکەم هیچ کەسێک وێنە و ڤیدیۆم بڵاو بکاتەوە لەبەرەوەی پێم خۆشە شتەکانی ژیانم پڕیڤات بێ بەڵام هەر ڕاستەوخۆ زۆر بە خێرایی لە ناوتۆڕی کۆمەڵایەتیەکاندا وێنە و ڤیدیۆکانی سۆزان کەمال تەشەنەی کرد. ئەمە شتێکە هیچ کەسێک ناتوانێ ڕێگری لێ بکاتن لەبەرەوەی هەمومان دەزانین ئەوڕۆکە
بەلایانی کەمەوە هەموو کەسێک مۆبایلێکی هەیە زۆر ئاسانە وێنە و ڤیدیۆ گرتن بە هەر جۆرێک بێتن بەڵام ئەمە شتێکی زۆر جوانیشە بۆنە کاتێک تۆ بەسەر بڵندی هاوسەرگیری دەکەیت با هەموو دنیا بزانێتن ئەو هیچ کێشەیەکی تێدا نییە. سۆزان کەمال بازەوە دەکاتن دەڵێتن ئەگەر من پێشکەشکار نەبوومایە پێم خۆش بوو وەکو ئەکتەرێک بەشداری دراما و فلیمە سینەماییەکان بکەم بەڵام پێشکەشکاری و وەکاری ڕاگەیاندن خەونی منداڵیم نەبوو لە بەرەوەی هەر کاتێک ئێمە منداڵین لە قوتابخانە لێمان دەپرسن پێت خۆشە ببی بەچی هەمومان باز لەوە دەکەین پێمان خۆشە ببین بە دکتۆر یاخود مامۆستا بەڵام کاتێکگە گەورە دەبی دەزانین لە شتێک سەرکەوتووی پێت خۆشە ئەو کارەیە بکەیت بۆیە منیش ئەو کاری ئێستام هەڵبژارد زانیم تێدا سەرکەوتوو دەبووم وا لە خوای بەزیاد بێ ئەو کەسانەی کە منیان خۆش دەوێتن و هەموو شتان دەزانن تاوەکو ئێستاکە زۆرترین هەوادار منی خۆش دەوێت وە خۆشەویستی خەڵک وا نیشانم دەدەن کە من کەسێکی سەرکەوتوومە و لە ژیانیشیدا دەڵێتن تاوەکو ئێستا لە هیچ شتێک پەشیمان نیمە لەبەرەوەی ئەو شتانێک کە لە ڕابردوو ژیانمدا ڕووی داوە من بۆ من بووینە دەرسێک و وە شتێکیان لێوە فێر بووم و تاوەکو ئێستاش کەسێک دڵی شکاندووە بەڵام ئەو کەسایە تێدیان نییە ئایا ڕەگەزی بەرامبەرە یا یەکێکە لە خێزانەکانی یەکێکە لە هاوڕێکانی بۆیە سۆزان کەمال دەتوانین بڵێن لە ئێستادا ئەستێرەیەکی دراوشاوی نێوتیڤیەکانی کوردی و هەر کاتێک پرۆگرامی پێشکەشەکە زۆرترین خێزان سەیری ئەو خاتونەیە دەکاتن لەبەرەوەی پرۆگرامەکانی شیایی ئەوەیە لەگەڵ ماڵەوەدانیشی سەری پرۆگرامەکانی وە سوودیش بە خەڵکی دەگەێنێ تاوەکو ئێستا چەندین بڕەپارەی زۆر لەناو پرۆگرامەکانی پێشکەشی بە خەڵکی کردووە. سۆزان کەمال لە ئێستادا لە نوێترین دەنگۆی هاوسەرگیری کردو و هیوادارین لەگەڵ ئەو گەنجەی کە ژیانی هاوژێنی پێکهێناوە ژیانێکی خۆش و پڕ شادومانی دەبێتن ئەو باز دەوەش دەکەن ئەو دوو کەسایەتە ماوەیەکی کەم دەبێت خۆشەویستی یەکترن و وا لە کۆتاییشدا خۆشەویستەکان جێبەجێ کرد و وا بە هاوسەرگیری کۆتاییان پێهێنا هیوادارین هەموو خۆشەویستانی تەواوی جیهان کۆتاییەکەیان ئاوا کۆتاییەکی جوان بێتن و بە هاوسەرگیری کۆتایی با پرۆسەکە بێنەوە دوای پرۆسەکەش خۆشەویستەکان بەردەوام بێ هیوای ژیانێکی خۆش و تەندروست بۆ هەردووگلا دەخوازین هیواداری هەموو لایەک تەنگ دروست باش و دڵخۆش بن. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی وارەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.